خۆی عادەتەن گەنج لە وڵاتەیە چی پێویستە بۆ ژیان بۆمانەوەی لە وڵاتەیە تۆ هەمومان پێویستمان بە ئیش و کار و کەسابەتێکە بۆی بتوانین خۆمانی پێبژێنین لە کاتێکا کە تۆ هیچ ئیشێکت زمانی نەبێ هیچ شتێک لە وڵاتەیە بۆ تۆ زمانی نەبێ گەنجێک کە ئامادە نییە ژیانی خۆی بسووتێنێت لە وڵاتەیە بۆمانەوە لێرە ئێمە گەنجین شتێکی ئەوتۆمانیە لە دەستێت ڕاستە ناخۆشە دووری و غەریبی و دوور لە کەس و کار دوور لە هەموو شتێ دوور لە هاوزمانی خۆت ینی تۆ هەموو ئەم شتانە بەجێ هێڵی بۆچی بۆ پارۆنانێکی حاڵ بۆ ئیشێک بۆ کارێکە بتوانی زمانی ژیانی خۆت بکەیت ئێمە ڕاستە زۆربەی گەنجان لەم وڵاتەیە ینی ئیشێک کارێکی هەیە بەڵام ئیشەکە ئەوە نییە زمانی بە ڕۆژەکە گەشتین بە ئاستێک هیچ شتێک لێرە زمانی نییە تۆ ئێمە بە هەر بزە بە سەیری ناو شارەکان نەکەین وەرە قەزا و ناحیەکانمان هەیە گەنجی قەزا و ناحیەکانمان هەیە تۆرە چی شتێک کراوە بۆ گەنجی قەزا و ناحیەکان من خۆم وەکو گەنجێکی ناحی باوانور هاتووم لێرە لە سلێمانیا و ماوەی چەند ساڵێکە بێ لێرە ئیشەکەم باشە من لە ناحیەکەی خۆمە هیچ ئیشێکی دیانێ هیچ پرۆژەیەکی دیانە هیچ توانای ئەوەمان نییە گەنجانی ئەوێ بتوانانی لێ خۆمان بژێنین ناچار پەنابەینە بەر شارە گەورەکان بۆ نمونە ئێستێمە هاتووینەتە سلێمانی هەوڵێن لێرە ئیش بکەین یعنی لێرەش وەرە نەجێگا و ڕێگامانێ نە هیچ شتێک ئەبێ یعنی خۆت بگونجێنی تا ئیشێکی دەستەکەوێت جێگایەکی مانەوەتەیەتی سە ئیش هەیە ینی هیچ جێگایەکی مانەوەی نییە بەداخەوە کارەکان ئەو ڕۆژە سیاسێک ئێستا هەرێمی کوردستان پیا تێپەڕە بێت و بێکاریەکێکە لەوە کارە زۆر بەهێزەکان و لە ڕاستیە جوێک دروست بووە یعنی ژینگەیەک دروست بووە بۆ نیشتیمانی ئەم وڵاتە بۆ خێزانی وڵاتە خێزانی وڵاتی هیچ ومێدێکی بە وڵاتە نەماوە یعنی بەشێکی زۆربەی زۆری و ئەوانشی دڵنیا دەکەم ئەوانشی کە لێرەشن یعنی بە دوای دەرچەیەک ئاگەڕن بە دوای ڕێگەچارێکی گونجاو دەزانن کە وڵاتە بەجێبێڵن هەرچەنە من پێم وانە بەجێشتنی ئەم وڵاتە چارەسەر بێت یعنی با بڵێن تۆ بتوانین بڵێ وڵایی من چارەسەرێکی گونجاو هەیە بۆی کە من وڵاتە بەجێبێڵم بۆیە تۆ ئەگەر سیرکەی وەزعی مادی ئەم وڵاتی ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر ئەڕوا وەزعی سیاسی ئەم وڵاتی ئێمە بێساحە بێخاوەن ینی ئەبینی یعنی هەر کەسێک پەلامارە باتێ کەس خۆ ناکە بە خاوانن سێریکە ڕژی بکاری بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ینی بەرەو زیادبوون ئەڕوا ینی بە چەند ساڵی ڕابردوو لە ئێستادا بە پێی و ئامارە نافەرمی کە لە ینی زیاتر لە 134 تاکەکانی ئەم کۆمەلگایمە بێکارن سیرکە بینی هەزاران خریجێ لەم کۆمەلگایمە هیچ ئیشێک نێبیکات تەنانەت سەرەتایی ترین ئیش کە ئەویشە لە مستەوای معریفی با بڵێن لە مستەوای کاری ئەم کەسەشان نەبێ ئەبینی ڕۆژانە بە سەدان خێزان بەهۆی هۆکاری ئەمانە لێکتی جا دەبنەوە یعنی خێزان وای لە هاتووە لە ئاسی گەنجەکەی خۆیان لە ئاسی تاکەکانی خۆیان بێدەستەوەستان ماوەتەوە بۆیە ئەگەر ئێمە بەگشتی حسابی بکەین ئەم ڕۆژە سیاسیە گەورەترین هۆکارە بۆی کە تاکە وڵاتە بەجێبێڵێ یعنی نەبوونی پێشاتێکی گونجاو ئەمە بڵێن داهاتوویەکی گونجاو لەم کۆمەلگایە وا لە تاکیژەکە بەرەو هەندەران بڕات یعنی هۆکارێکی تر کە زۆر بەهێزە ببوورە ئەویش نەبوونی متمانەی هاو نیشتیمانیە بە دامەزراوەکانی ئەم وڵاتە بە سەرکردەکانی ئەم وڵاتە بە حیزبەکانی ئەم وڵاتە یعنی زۆربەی زۆری گەنجی ئەم وڵاتە هیچ متمانەیەکی بە ئەم دامەزراوانی ئەم وڵاتە نەماوە یعنی گەدی خەت بێتێ گەنج بەشێکی زۆری متمانی بە یاسا نەماوە گەنج زۆربەی زۆری متمانی بە حیزب نەماوە گەنجی زۆربەی زۆری متمانی بە دام و دەستگاکانی ئەم وڵاتە نەماوە متمانی بە سەرکردی ئەم وڵاتە نەماوە متمانی بە حیزبی ئەم وڵاتە نەماوە یعنی متمانی بە هیچ شتێکی وڵاتە نەماوە ئەمە پاڵەرێکی زۆر بەهێزە بۆی کە گەنج ئەم وڵاتە بەجێوە بچێتە شوێنێکی گونجاو شوێنێک کە هەستیا ینی هەست بک بە ئەمانتیا بەڵێ آخر خۆی یەکێک لە کێشەکان ئەوەیە ینی حیزبی سیاسی ئەم وڵاتە حیزبی دەسەڵاتی ئەم وڵاتە لە ماوەی 29 ساڵە کاری کردووە لەسەر ئەو بێهیواکردنی گەنج یعنی لە ڕاستیان من هەمیشە وتووەوان پیان خۆشە کەسی تیانەمێنێ بۆ سەحەکە تەخت بێ بارزی خوانتیا تەراتیان بکەن ئەوەی بیانەوێتیا بێن نەدی بۆیە ڕێگەچارێکی گونجاو نییە تۆ لە ماڵۆدا بنیشیت و یعنی هیچ هەنگاوێک نەنی بۆ گۆڕانکاری و مەفهومێکی خەڵەش دروست بووە لای گەنجی وڵاتی ئێمە لای خێزانی وڵاتی ئێمە کە پێیوە یعنی خۆپیشاندان یا ڕێپێوان چارەسەرێکی گونجاو نیە بەداخەوە من پێم وانەیە ئێمە چەندین وڵاتی لە نزیکی خۆمانە ینی وڵاتە عەرەبیەکان بگرە تازەترینە لوبنانە سەرکە ینی هیچی چەکی هەڵنەگرت و هیچی داروبەردیشی هەڵنەگرت ینی هیچی با بڵێن شتێکی وای نەکردو کە بوون زۆر زەقبێ و تا حکوومەت دەستی لە کارکێشایەتەوە ئێستا بێ سەرۆکۆماری وڵاتە پەرلەمان هەموو دامەزراوەکانی وڵاتە دەست لە کار بکێشنەوە لوپی کێشەی ئێمە لە وڵاتێمە یعنی نەبوونی بە دامەزراوەیکردنە
هەتا ئێمە وڵاتە بەدامەزراوی نەکەین کەسی شیاو لە شوێنی شیاودانەنین و سەرپێچی یعنی با بڵێن دژی ئەو بڕیارانە نەبی نەوسینەوە کە بۆ منە خەڵکی نەخوێندنەوە لە پلەی ئاسی وڵاتدانراوە یعنی بەداخەوە وڵاتی ئێمە گەورەترین کێشەی ئەوەیە ئەگەر بچینە سەر حیزبی ئۆپۆزیسیۆن بەداخەوە ئەمانەش بوون منە بوونەتە سەبەبی تێکشکاندنی ئەم ڕێپیوانە مەدەنیە ئەگەری خەت بێتە ینی تۆ حیزبێکە کەسێکە هەر کەسێکە تۆ داوای با بڵێن پامێکە گەێنە بۆ داواکردنی مافی خۆت یعنی جا لە ئینتیبای حیزبی با ئێمە هەمومان بۆ نمونە بەیەک دەنگ هەوڵ بدەین ڕێپیوانێکی جوانی مەدەنیانە ڕێک بخێن بەڵام لە بوونی ئەم بێمتمانیە ینی بەشێکی بەداخەوە خەتاکە دەگەڕێتەوە بەلانی ئۆپۆزیسیۆنی وڵاتە کە ئۆپۆزیسیۆنی وڵاتەش هاوشێوەی دەسەڵات بەشدارە لە تێکشکانی تاکی ئەم کۆمەلگای ئێمە بە گەنجەکان ئەڵێن نابێ وڵات بەجێ بێڵی چکە تۆ بەجێ تێشت ئەی خوشک و براکانی ترت ئەی نەوەکانی تر ئەی ئەم وڵاتە تۆ ناکرێ ئەم وڵاتە بەبێ خاوەن بەجێ بێڵی بۆیە ئەرکی هەمومانە ئەرکی هەموو گەنجەکە ئەرکی هەموو تاکێکی بەرپرسیارە بەرامبەر بم وڵاتە ئەرکی هەموو خێزانەکە کە بۆ منە ڕۆڵی هەبێ دەنگی هەبێ سەدا هەبێ دەنگ بەرزکاتەوە دژی زوڵم و ستەم دژی نەعەدالەتی جا هەر کەسێ بیکە لە هەر لایەنێک بێ بۆیە دڵنیا دەکەمەوە بەجێشتنی ئەم وڵاتە ڕاستە لەوانێ بۆ خۆت چارەسەر بێ بەڵام بۆ ئەم وڵاتە بۆ خێزان و خانەوادە و کەسوکارەکە چارەسەر نییە